1446 ساڵ لەمەوبەر پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لەگەڵ هاوڵانیدا کۆچیان کرد بۆ مەدینە، ئەوەش بە بناغی سەرکەوتنی ئیسلام دادەنرێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستان یادی هیجرەتی ژوەگیاد و دروشمە ئیسلامیەکانی دیکە بەرز ڕادەگرن و دەڵێن هیجرەت یادێکی تایبەت و بە گرنگی دەزانین و هەموو ساڵێک بە شکۆوە یادی دەکەینەوە. کۆچکردن پەیامێکە بۆ هەموو ئینسانەکان، قەت ڕازی نەبێ بە شکسی، قەت ڕازی نەبێ بە زوڵم، قەت پشتی زاڵم نەگرێ، چونکە زوڵم و زاڵمەکان وایە کرد پێغەمبەری خوا بەو هەموو ناڕەحەتیە لە مەکەوە کۆچکا بۆ مەدینە. ئەمەش پەیامێکە بۆ هەمومان کە دایمە پشتی زاڵم بشکێنین، پشتی زاڵم بەردەین، ڕووبکەینە مەزڵومەکان بۆی مەزڵومەکان مافیچانەیە لەسەرم زەویە کە وەری بگرن. ئەمەش پەیامێ بۆ هەموو ئیمانداران و مسلمانانی بەڕێز. کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچێکی بڵێ جیهانیە، کۆچێک نییە عیلاقەی بۆ مەسیحەوە بێەوە دیانەتێکی ترۆ بێ، پێغەمبەری ئاخر زەمانە. کۆچ پڕێتی لە ڕاندی گەورە و پاش ئەوە خۆری ئیسلام زیاتر لە سەراستی دنیا گەشایەوە. دەوڵەتی ئیسلامی هاتەکایە و یەکەم مزگەوت بنیاتنرا و برایەتی خستە نێوان مسلمانان. بەم هەنگاوە هیواشی گەڕاندەوە بۆ چەساوەکان هەموو، پاشان پەری کێشا بۆ هەموو وڵاتانی تر و زۆری ئەوەشی کە لە مەکا بوو بە تایبەتی کە شاهیدی ئەویان ئەدا کە ئەم پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم دەستپاکە دەمپاکە ئەمینە بە محەممەد ئەمین ناوی براوە پێش وەحی و هەموو سقە و متمانێکیان پێ کردووە. وەرچەرخانێکی گەورە بوو، هیوا ئومێدێکی دایە هەموو چەساوەکان. وەرچەرخانێکی گەورەی بوو لە مێژووی مرۆڤایەتیان، نەک تەنها بۆ لە ژیانی مسلماندا بەڵکو بۆ هەموو تاکی مرۆڤایەتی کەوا لە زوڵم و نادادی و ستەمەوە بەرەو عەدالەت و دادگەری بە تایبەتی وەرچەرخانێکی گەورەی مێژووی مرۆڤایەتی بوو لە ئاستی ئافرەتانە. ئافرەتان زوڵم و ستەمێک و نادادیەکیان نەگەڕا ئێسا کەوا ماف و حەق و ئازادیەکی تەواو بۆ خێزان و بۆ ئافرەتانی مسلمان و بۆ سەرجەم مرۆڤایەتی لە جیهانا بەربابووە. هیجرەتی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت بە سەرەتای ڕۆژمێری کۆچی دادەنرێت. لە بەرەنجامی ئەم بڕیارەوە دەوڵەتی ئیسلامی مەدینە هاتەکایە. دوای سەدان ساڵیش لەو ڕووداوە مێژوویە جگەلەوە هێشتا کاریگەریەکانی لەسەر جیهان ماوە، لە کوردستان و سەرانسەری جیهانی ئیسلامیش ساڵانە یاد دەکرێتەوە و بەرز ڕادەگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.